لە لێدوانێکی تایبەتیدا بۆ پەیام بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایدەگەیەنێت بەهۆی دواکەوتنی موچە و بایکۆتی مامۆستایان و فەرمانبەرانی کەرتەکە ئەنجام و ئاستی قوتابیان لە ساڵی ڕابردوودا وەک پێویست نەبوو. بەڕێوەبەرە ئیداریەکەی سلێمانی دەڵێ هەر بەهۆی خراپی ئەنجامەکانی کۆتایی ساڵ وەزارەتی پەروەردە ناچار بوو 5 نمرە هاوکاری بۆ قوتابێ دەرنەچووەکان ببەخشێت. بەڵێ بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ هەروەکو ساڵانی دیکە بەداخەوە جگە لە ساڵی 2022 مامۆسایان زیاتر لە 2 مانگونی بایکۆتیان کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و لە هەندێک لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانی تر زیاتریش بوو ئەو ماوەیە دیارە تەسیراتی خۆی بەجێ هێڵێ و بەجێشی هێشتووە هەر دەبینین لە ئەنجامی ئەو ڕێژە زۆرەی کەوتنی قوتابیانی پۆلی نۆ لە خولی دومی تاقیکردنەوە گشتیەکان بۆ هۆیەوە جەنابی وەزیر ئەمڕۆ بڕیارێکی دەرکرد کە 5 نمرە بدا بە هەموو قوتابیانی هەرێمی کوردستانەوە و کارەکەی کەوتنیەکی زۆری قوتابیانی پۆلی نۆ بووە لە ئەنجامیەوە ئەو بڕیارە دەرچوو بەڕاستی تەمەناکەین ئەوە بۆ پۆلی 12 وانە بێت و ئەنجامەکانی پۆلی 12 کە ڕاگەیەنرا ئەنجامێکی باش بێت تاوەکو بتوانن سەرکەوتنێکی باش بەدەست بێن و لە ئایندەدا لەو بەشانە و لەو زانکۆیانەی کە خوازیارە دڵی خۆیانن وەربژیرن. لە بەرامبەردا مامۆستایەکی ناڕازی وتەکانی بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی پشتڕاست دەکاتەوە و دەڵێ بایکۆت خواستی مامۆستایان نەبوو بەڵکو ڕێگایەکی مەدەنی بوو بۆ قبوڵ نەکردنی ستەم و بڕینی قوتی خەڵک. لە ڕاستیە نەک هەر بایکۆت کە ماوەی چەند مانگێک دەوام نەبوو ڕەنگە تەنها ڕۆژێکیش داوام نەکردن کاریگەری نەرێنی لەسەر پرۆسەی خوێندن هەبێ بەڵام قسە گرنگەکە ئەوەیە کە ئایا کێ هۆکاری ئەم بایکۆتەیە کە بێگومان دەسەڵاتی سیاسیە و پێویستە لێپێچینەوەی لێ بکرێ و ئەگەر ئێستش نەبێ بەڕاستی بێ ڕۆژێک لە ڕۆژان لێپێچینویان لەسەر سوکردن و لەسەر بەرەو دواگەیاندنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لێ بکرێ بەڵام ئێمە ینی ئەومان لەبیر نەچێت هەڵسەنگاندنی پرۆسەی پەروەردە و فێرکردن تەنها بەلایەنە زانستیەکەی هەڵەیەکی گەورەیە چونکە بابەتێکی ئێمە زانستیمان هەیە لەگەڵ پەروەردە لایەنە پەروەردەکەی پێمان وایە بایکۆت کاریگەرێکی ئیجابی لەسەر پێگەیاندنی جیلێکە بووە کە دیفاع لە مافی خۆیان کەن دیفاع لە کەرامەتی خۆیان کەن و بە باوەڕی ئێمە بایکۆت کاریگەرێکی زۆر ئەرێنی لە ڕووی پەروەردەیەوە هەبووە بەڵام لە ڕووی زانستیەوە بەڵێ بێگومان تەنها ڕۆژێکیش کاریگەری سلبی هەیە و ئەم دەسەڵاتە سیاسیە لێی بەرپرسیارە. حوتی ئەم مانگە وەزارەتی پەروەردەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاند لەبەر بەرژەوەندی گشتی بڕیارماندا بە پێدانی 5 نمرە بۆ قوتابیانی لە خولی دووەمی پۆل لە ناکۆتاکان و پۆلی نۆیەمی ناوەندین. ئەم بڕیارەش بە ئامانجی کەمکردنەوەی ژمارەی قوتابیانی دەرنەچوو بوو لەو قۆلاغی خوێندندا. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.